دەستکەوتنەتەوەی دیموکراتیکانی کۆماری کوردستان ڕنگدانەوەی ئامانجەکانی کۆماری کوردستانن کە لێرەدا بە کورتی ئاماژە بە بەشێک لەوان دەکەم. بەڕسمی ناسینی زمانی کوردی، خوێندن بە زمانی کوردی و دیاریکردنی ئەیڕەقیب بە سرودی نیشتیمانی یا بە سرودی ڕسمی کۆمار و بەڕسمی هەڵکردنی ئاڵای کوردستان لە کۆماردا، پێکهێنانی سوپای ملی کوردستان واتە هێزی پێشمەرگەی کوردستان و لە واقعدا پاراستنی ماف و حرمەتی ئەو کوردانێک کە لە پارچەکانی دیکەڕە هاتبوون بۆ پشتیوانی کۆمار و بەشێکیش لە دەستکەوتە دیموکراتیکەکان وەک دابین لە سەبەرکردنی مافی کەمینێننەوەی و ئاینەکانی کوردستان وەک ئازاری و کلیمی و مەسیحی و یوهودی، پێکهێنانی یەکتیلاوانی دیموکراتی کوردستان، دامەزرانی یەکتیژنانی دیموکراتی کوردستان، ڕەخسانی دۆخی کەش و دۆخی ئازاد بۆ ئازادی ڕادەربڕین و ڕەخنەگرتن و لەباری ڕۆشنبیریشەوە کۆمەرێک کار و کردەوەکرانە لەلایەن کۆمارەوە وەک بوژانەوەی فەرهەنگ و هونەر و ئەدەبیاتی کوردی و دامەزران و کردنەوەی ئیزگەی ڕادۆدەنگی کوردستان لە بەهاری 1325 هەتاویدا و چاپ و بڵاوکردنەوەی کتێب بۆ خوێندن لە قوتابخانە، چاپ و بڵاوکردنەوەی کتێبی دیکە، تەرجمە و وەرگێڕانی کتێب بۆ سەر زمانی کوردی، دایرکردن و کردنەوەی چەند مەدرسە و قوتابخانە، کردنەوەی کتێبخانەی گشتی یا کتێبخانەیەکی بەنێوی کتێبخانەی نەتەوەیی و چاپ و بڵاوکردنەوەی گۆڤار و ڕۆژنامەی کوردی وەک ڕۆژنامەی کوردستان و هەڵاڵە و هاواری نیشتمان و گوڕگاڵی منداڵان و لەباری پاراستنی ئەمنیەتی هاوڵاتیانی کوردستان و باشکردنی دۆخی ئابووری هاوڵاتیانی کوردستان، پەیوەندی دامەزران، پێکهێنانی هاوپەیمانی لەگەڵ حکوومەتی میلی ئازەربایجان. ئەوە کورتەیەک بوون لەو دەستکەوتانە. پێشەوە و هاوبیرانی لەو ڕاستیە باش تێگەشت بوون کە توێژی لاوان توێژێکی خوێنگەرم، هەستیار و بەتوانا و چالاک و بەهێزی کۆمەلگان لە بواری جەستەیی و مەعنەوی و فکریەوە خێرا گەشە دەکەن و پێش دەکەون لە کاری بیر و بازوو بەرهەمهێنان و سەنعەت و پیشەسازات دەور و ڕۆڵی کاریگەریان هەیە، لە بنیاتنانی سەرخان و ژێرخانی ئابووریدا دەور و ڕۆڵی کاریگەریان هەیە و ئیستعداد و توانای پەروەردەبوون و خۆگۆڕین و گۆڕانخوازیان تێدا بەهێزە داینەمۆی شۆرش و ڕاپەڕینن و لەو پەیوەندیدا ئامادەن بۆ هەر چەشنە فیداکاریەک. بە لەبەر چاوگرتنی ئەو ڕاستیانە کۆماری کوردستان یەکیەتی لاوانی دیموکراتی کوردستانی دامەزراند کە لە ڕێگای ئەو دامەزراوەیەوە هەوڵ بدا کە لە ئیستعداد و توانا و لێهاتووی و هێز و وزەی لاوان بە شێوەیەکی دروست و بە جۆرەی پێویست کەڵک وەرگیرێ و لاوان لە ڕێگای ئەو ڕێکخراوە پەروەردە بکرێن، بار بهێنرێن، ڕابهێنرێن کە پارێزگاری لە مافە دیموکراتیەکانی خۆیان و لە ئامانجەکانی کۆمار بکەن و نوێیەکی نوێ پەروەردە بکەن کە لە داهاتوودا بۆ ئازادی و مافەکانی نەتەوەی کورد خەبات بکەن. لە ڕابطە لەگەڵ ژنانیشدا
ئامانج لە پێکهێنانی یەکتیژنانی دیموکرات چ بوو پێشەوا و هاوبیرانی ئەوان دەزانی کە ژنان نیوەی کۆمەڵن و دایکی نیوەکەی دیکەشن و واتە دایکی پیاوەکانیشن و ژنان چەوساوەترین توێژی کۆمەلگای کوردستانن هەم لەباری نەتەوەییەوە ستەمیان کراوە هەم لەباری کۆمەڵایەتی و ڕەگەزیەوە ستەمیان لێکراوە و ژنان لە پەروەردەکردن و بارهێنانی منداڵاندا دەور و نەخشێکی کاریگەریان هەیە و هەروەها پێشەوا هاوبیرانی ئەو ڕاستیان دەزانی کە ئەگەر ژنان ڕخراوەی خۆیان هەبێ لە ڕێگای ئەو ڕخراوەیە باشتر و ئاسانتر دەتوانن کە پارێزگاری لە مافەکانی خۆیان بکەن و لە ئامانجەکانی کۆمار بکەن و ئەوەشیان دەزانی کە کۆماری کوردستان کۆمارێکی کووردە ئی هەموو کووردە و بۆ هەموو کووردە کوردیش هەر بەتەنە پیاونین ژنیشن و بۆ ئەوەی کە ئەو کۆمارە بپارێزرێ دەبێ ژنانیش لە پاراستنی ئەو کۆماردا دەور و نەخشیان بێ هەر بۆیە یەکێتی ژنانی دیموکراتی کوردستانیان دامەزران کە لە ڕێگای ئەو یەکێتیەوە ژنان باشتر بتوانن پارێزگاری لە مافەکانی خۆیان لە ئازاد دیموکراتیکانی خۆیان بکەن و لەوەخەدا پشتیوانێکی قایم و شێلگیری کۆمار بن و نەسلێکیش لە ژنان پەروەردە بکەن لە ڕێگای ئەو ڕێکخراوەوە کە لە داهاتوودا بتوانن بۆ مافەکانی خۆیان و مافەنتەواتیەکانی گەلی کورد خەبات بکەن. لاوانی دیموکراتی کوردستان پێویستە زانیاری پێویستیان لەسەر ئامانجەکانی کۆماری کوردستان لەسەر زەمینەی دامەزرانی کۆماری کوردستان لەسەر دۆست و نەیارەکانی کۆماری کوردستان لەسەر خاڵە لاوازەکانی کۆماری کوردستان و لەسەر هۆکارەکانی ڕوخانی کۆماری کوردستان یا بڵێن هۆکارەکانی دامەزرانی کۆماری کوردستان و هۆکارەکانی ڕوخانی کۆماری کوردستان هەبێ و هەڵسەنگان و لێکدانەوەی دروستیان بۆ ئەزمونونەکانی دەرسەکانی کۆماری کوردستان هەبێ و بە شێوەیەکی واقعبینانە بیان نووسنەوە و تۆمار و بڵاویان بکەنەوە و هەروەها یەکیتی لاوان دەبێ دەرس و ئەزمونونەکانی کۆماری کوردستان بیر و ئاماجەکانی کۆماری کوردستان بە شێوەیەکی ڕاست و ڕەوان بۆ لاوانی کوردستان باس بکەن و بە ئەمانەتەوە بیگوێزنەوە بۆ نەوەکانی داهاتوو و لاوان دەبێ ئامانجەکانی کۆماری کوردستان بە ئامانجی خۆیان بزانن و لە پێناوی بە شکل و شێوەی جۆراوجۆر لە هەموو شێوە ڕەواکانی خەبات کەرک وەرگرن بۆ دابین و دەستەبەرکردنی مافەنەتەوایەتی و دیموکراتیەکانی کورد. یەکیتە لاوانی دیموکراتی کوردستان دەتوانێت لاوان بە چەشنێک پەروەردە بکە فێریان بکە باریان بێنێ کە لە داهاتوودا لە ئیدارەکردنی وڵات لە بواری سیاسی ئابووری کۆمەڵایەتی و کولتوریدا نەخش خۆیان هەبێ و لە پاراستنی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستاندا دەور و ڕۆڵی خۆیان بێت و لە ڕێخستنی کۆمەڵانی خەڵکو و لە هەروەها لە پەروەردەکردنی گەنجەکانی داهاتوو دەور و نەخشی خۆیان هەبێت. کۆماری کوردستان بەرهەمی ئیرادەی سیاسی و خواست و خەباتی سەدان ساڵەی نەتەوەی کورد بوو
کیانێکی کوردی بوو بۆ کورد بوو و ئی هەموو کورد بوو و هەموو کورد شانازی بە کۆماری کوردستانەوە دەکەن. ئێستاش بیر و ئامانجی کۆماری کوردستان هەر بەشی زۆری بیر و ئامانجی کۆماری کوردستان هەر بیر و ئامانجی نەتەوەی کووردە و ئێستاش کۆماری کوردستان ڕەمزی یەکگرتوویی نەتەوەی کووردە. ئێستاش کۆماری کوردستان ئەستێرەی پڕشنگداری ئاسمانی کوردەواریە و پێشەواش ئەو ڕێبەرە مەزنەی کورد بوو کە بە سەخاوەتەوە گیانی لە پێناوی کورددا لە پێناوی ئامانجەکانی کورددا بەخشی و بوو بە ویژدانی زیندوی نەتەوەیەک شانازی بە کوردبوونی خۆیەوە دەکات.